ئەڵێ وازم لێ نەهێنا حتا لە ژنەکەی جیام کردەوە، ژن و پیاوم لە یەک جیا کردەوە. ئەوەنە کێشە و مشکلم خستە ناو دڵیانەوە، ئەمەنە دڵە ڕاوکیم خستە ناو دڵیانەوە، خراپەم خستە ناو دڵیانەوە، ژن و پیاوەکەم لە یەک جیا کردەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئیبلیس لە خۆی نزیکی دەکاتەوە، باوەشی پێ ئەکڵێ ئەنتە ئەنتە، ئەڵێ بەس تۆ ئیشت کرد، تۆش هەمان شتی. ئیبلیس خۆشەویستی تۆیە، تۆش خۆشەویستی ئیبلیسی. کەسانی کە نێوان ژن و پیاو تێکەدەن، کێشە بۆ ژن و پیاو دروست دەکەن لە خۆڕایی، هیچ پەیوەندییەکیان بەوانەوە نییە، نەپرسی پێکراوە دێت تەداخولی ئیشی خەڵکەکە، نەپێی وتراوە، نە مشاورە و ڕاوێژی پێکراوە. بەو کەسانە دەڵێم بەپێی قورئانی پیرۆز و بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسانە تەبیعەتی شەیطانیان هەیە. ئەوە شەیطانی ئینسی پێڵێن، شەیاطین الئینس والجن. خوا گەورە دەفەرمێ الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. ئەو کەسانەی کە وەسوەسە و کێشە و مشکیلە و دڵە ڕاوچێ دروست ئەکەن بۆ خەڵکی، من الجنة والناس، لە جنۆکەکان و لە ئادەمی زادەکان. پەنا بگرە بە خوای گەورە لەو ئینسانانە. خوای گەورە چی باس کرد؟ کەواتە هەندێک ئینسانێ تەبیعەتی شەیطانی هەیە، ئیش و کاری ئەوەیە دڵی خەڵکی پڕکات لە گومان و کێشە و مشکیلە و دڵە ڕاوچێ. ئەمە شەیطانی مرۆڤایەتیە، ئەمانە تەبیعەتی شەیطانیان هەیە. چونکە ئاژاوەگێڕی فەسادی لە نێوان خەڵکیدا صیفەتی کێیە؟ صیفەتی شەیطانە، صیفەتی جوولەکەکانە. وەیەسعەونە فی الئەڕض فەسادە. خوای گەورە دەفەرمێ ئەوان لەسەر زەویا فەسادی بڵاوەکەنەوە. توش صیفەتی شەیطان و جوولەکەت تایە، و صیفەتی منافقەکانت تایە. ئەلا ئینەهم هم المفسدون، ئەوانە فاسدن. صیفەتی ئینسانی متەقی ئاژاوەگێڕی و ئەو کێشە و مشکیلە نێ دروستی کات. هەر کەسێ ئاژاو و کێشە دروستکە صیفەتی شەیطانی تایە. یوەسویس فی صدور الناس، دڵی من پڕ ئەکا لە کێشە، گومان بەرامبەر بە خێزانم، خێزانم بەرامبەر بە من. ئیش و کاری ئەوەیە ژنەکان کێشەیان بۆ دروست بێت لەگەڵ پیاوەکانە، پیاوەکان لەگەڵ ژنەکانە. ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی ئەو خائینانە چی دەفەرمێ؟ ئەو فاسدانە دەفەرمێ لە حەدیسی صەحیحدا، شەیطان ئیبلیس تەختی خۆی، عەرشی خۆی لەسەر ئاو دانێ، کە ئێستا دەڵێ لە موسەلەسی بەرمۆدەیە، وا گومانەکرێ کە ئەوێ بێت، چکە لەسەر ئاوە تەختەکەی. دەفەرمێ ئەمجا سریەکانی خۆی، جەماعەتی خۆی بڵاوەکاتەوە. ڕۆژانە و شەوانە ئیبلیس ئیش و کاری ئەوەیە خەڵکی دەنێرە بۆ ئەم شوێنەوە ئەو شوێنە ئەو شوێن. بۆچی؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم نزیکترین کەس لە ئیبلیسەوە کێیە؟ خۆشەویستترین کەس لە ئیبلیسەوە ئەوەیە کە زیاتر فیتنە و ئاژاو دروستکە، هەتا زیاتر خەڵکی تووشی گوناحکە، زیاتر خراپەکاری بڵاو کاتەوە، ئەو کەسە لە ئیبلیس زۆر زۆر نزیکە و ڕوتبەی بەرزترە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم یەکێک دێ بۆ لای ئەڵێ وازم لە فڵان کەس نەهێنا، بە ئیبلیس ئەڵێ وازم لێی نەهێنا هەتا پیاوێکم پێکوشت، نەفەرێکم پێکوشت. ئەڵێ تۆ هیچ نەکردووە. سوبحان الله، نەفەری کوشتووە، قەتڵی کردووە. ئەڵێ تۆ هیچ نەکرد. یەکێتر دێ دەڵێت وازم لێ نەهێنا هەتا زینام پێکرد. ئەڵێ تۆش هیچ نەکردووە، لەوانێت تۆبە بکەن. ئەوەی قاتیلەکە تۆبە ئەکا، ئەمەکەش بە هەمان شێوە لەوانێت تۆبە بکات. یەکێتر دەڵێ دێ بۆ لای ئەڵێ وازم لێ نەهێنا هەتا لە ژنەکەی جیام کردەوە، ژن و پیاوم لە یەک جیا کردەوە. ئەوەنە کێشە و مشکلم خستە ناو دڵیانەوە، ئەمەنە دڵە ڕاوکیم خستە ناو دڵیانەوە، خراپەم خستە ناو دڵیانەوە، ژن و پیاوەکەم لە یەک جیا کردەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئیبلیس لە خۆی نزیکی دەکاتەوە، باوەشی پێ ئەکڵێ ئەنتە ئەنتە، ئەڵێ بەس تۆ ئیشت کرد، تۆش هەمان شتی. ئیبلیس خۆشەویستی تۆیە، تۆش خۆشەویستی ئیبلیسی. ئەو کەسێک کە ژن و پیاوێکی لە یەک جیا کردەوە کە عیبیان تیا نەبوو، ڕێک و پێک بوون، ئەوە زۆر لە شەیطان نزیکە و شەیطان باوەشی پێ ئاکات. تۆش ومێدم وایە ئەگەر تۆبە نەکەی ئینشاڵڵا لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئیبلیسە حەشر کردی، کە ژن و پیاو لە خۆڕایی بەبێ عزل بەبێ کێشە لێکیان جاکەیتەوە.
بەس تەنها بۆی خیانەت و دڵداری و خۆشەویستیەوە. کەواتە ئاگاداری خۆمان بین، ئیبلیس ئیشوکاری ئەوەیە و ئیشوکاری مسلمان و ئیماندار نییە. کەسێک کێشەی هەبوو بڕۆ ناو کێشەکەی و یەکسەر مەڵێ تەلاقیدا، یەکسەر مەڵێ تەلاقی لێ وەرگرە. ئەوە گرنگە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە بین دوو کەسا حکمتان کرد گوێ لە هەردوو لا بگرن. جارێ گوێ لە ژنەکەش و پیاوەکەش بگرە بزانە کێشەکە چییە. جارێ ژنەکە شتێکە لێ ڕووی لەوەیە ئەوەی ڕووی لەوەیە، هیچی پەیوەندی بەیەکەوە نییە. حکم لە بین دوو کەسا مەکە هەتا گوێ لە هەردوو لا نەگری. ئەگەر گوێ لە لایە بگری تووشی زڵم و بوختیان نەبیت. بەڵێ